وڵاتێکی کورد تەڵەن لە هەموو عاسێکی کورد جەریمە ئەکرێ خصوصەن تورکیا ئەمجا لەبەر ئەوە کە کوردستانی عێراق بێساحەبە تورکیا پڕکێشیەکەتە سەری بە شێوەیەکی عام تێگەشتی بێنە ئەمڕۆ بیستومە 30 کیلۆمتر هاتوۆتە خاکی کوردستانوانەوە تێگەشتی تورکیا ئەوەی کە تورکیا ئەیکا بە عێراق و بە کوردستانی عێراق هیچ کەس بە هیچ کەسی نەکردووە هیچ دراوسێ بە دراوسەیەکی نەکردووە هیچ حکومەتێک بە حکومەتێکی نەکردووە تێگەشتی ئەمجار ئێمە خۆمان پێمان خۆشە کوردی کوردستانی عێراق خۆی پێی خۆشەکە ئاوا بکە تێگەی لە قسە چی بکەین خۆمان ئەبێ خۆمان چاپ بکەین تێگەشتی خۆمان ڕێخین نابێ خۆمان ئێمە خۆمان ئەیهێنین خۆمان هێناومانە تێگەی لە قسەکەم خۆمان یاریدەرین خۆمان یاریدەری دوشمنی تورکی گەورەترین دوشمنی کورد تورکە نابم فقط 24 ملیۆن کورد لە تورکیایە بێ لە ئێمە و ئەمانی ترکە لە 50 ملیۆن کورد هەیە ئەگەرێکی ئێمە خۆمان یەک خەین یەک بین نە تورک ئەتوانێوان پێ بکە نە غێری تورک تێگەشتی ئەم جارێکی مەسەلەی یەتە سەر مەسەلەی پەکەکە تورکیا بەتەمایە بە شەڕ حەلی بکە حەلی بۆی حەل ناکرێ بۆی چا ناکرێ 24 ملیۆن کورد لە تورکیا بە ئەو نافەوتێ تێگەشتی بە بیانی با پێ بڵێ ئەمجا ئەمە چەند ڕێیەکی ئێستا چەند حسابێکیە تورکیا کە ئەوێ بێتە خاکی کوردستانەوە تێگەشتی خۆمان ئەیهێنینە کەرکووک و غێری کەرکووک کە بنکەی سەوارکی تورکی تیادا بگرێ تورکیا بە خاکی خۆی ئەزانێ بە واسەی منیشەوە دێت من ئەیهێنم ئەگەر من نەیهێنم دەمەن من پەنامە دەی لای تۆم ماڵ و عایلەم چەند ماڵێکم 10,000 ماڵم 5,000 ماڵم تێگەشتی کەسی براکەمە چێ دوژمنێتە سەرم لێمەدا کە من دەسەڵاتێکم نییە عایلەم دانیشتوم وانە لە مەخمور نەکرا هەڵبەتە تورکیا نە یەکەم جارێتی و نە دوایین جاریشەتی کە تەماحی لە خاکی کوردستانایە و هەمیشە کە هاتووە بە بیانووی بوونی هێزەکانی گەریلا و پارتی کرێکارانی کوردستانەوە هاتووە بەڵام لە ڕاستیە ئەمە جگە لە مۆرفینێک کە ئەیدا بە میدیاکان و بە هێزە سیاسەکان وڵاتانی ناوچەکەی زیاتر هیچی تر نییە چونکە مێژوو ئەوەمان پێڵێ کە ئەم تەماحە لە سەردەمی ئیمپراتۆڕی عوسمانیەوە تورکیا تەماحی لە خاکی کوردستانە هەیە بۆیە بەڵێ یعنی خەونێکی لە مێژینەی تورکیا داگیرکردنی کوردستانی تر چەند حکوومەتی تورکیا گۆڕابێ ئەگەر حکوومەتەکە دینی بێ ئەگەر حکوومەتەکە عسکەر بوو بێ ئەگەر حکوومەتەکە سکولار بوو بێ ئەو هەر بەردەوام تەماحی لە خاکی کوردستانە هەیە و بێدەنگی هێزەکانی باشووری کوردستان بێدەنگی یەکی ترسناکە لە ڕاستیە ئەتوانم بڵێم هیچ بیانوویەکی نییە جگە لە بێ ئیرادەیی ئەو هێزە سیاسیانە نەبێ ینی تۆ کە خاک داگیر کرایتر چ بیانوویەک هەیە تۆ بۆ بێدەنگبی هیوادارم کۆمەڵگەی مەدەنی توانای فشار دروستکردنی هەبێت ناکرێت بڵێن هاتنە سەر شەقام هیچی پێ ناکرێت تاکە کەس هیچی پێ ناکرێت تاکە کەس زۆر شتی پێەکرێت ینی ئەگەر تۆ بەس بایکۆت بکەین بەس بایکۆتی کاڵای تورکی بکەین هەر خێزانێکی ئەم کوردستانە بگرە لە مانگێکە بایز چەند سەد دۆلارێک کاڵای تورکی ئەکرێت ئێمە ئەتوانین بەدیلی ئەم کاڵایەنە لە بازار ڕاهەیە ئەتوانین کاڵای وڵاتانی تر بکردن